خاک و گەل و نیشتمانی کوردستان. لە یادی دامەزرانی یەکێتیدا بە سەرپەرشتی کۆمیتەی ڕێخستنی هەڵەبجە لە مەراسیمێکی شایستەدا تاجەگەڵینەی ڕێز و وەفا لە بەردەم گڵکۆی شەهیدان لە مەزاری شەهیدانی هەڵەبجە دانرا. دواتریش لە هۆڵی مەڵبەندی نوێی ڕێخستنی شارەزور کۆمیتەی ڕێخستنی هەڵەبجە باریکاری کۆمەڵەی پێشمەرگە دێرینەکان خەڵاتی ڕێزلێنانی بەخشیە 128 پێشمەرگەی دێرین و ژمارەیەک لە سەرپەرشتیارانی کەرتی پەروەردە. لە شارەزور و هەڵەبجە قاڵبووی خەباتی کوردایەتی بوون وەرەی شۆڕژگەڕیان بر نەدا بوو بە ئاش بەتاڵەکە و برسکۆی شۆڕش لەبەر ئەوە لێرەوە دەستی پێکرد چونکە ئەو ناوچەیە هەمیشە خەڵکەکەی جیندووە خەڵکەکەی هەست بکەم و کوڕەکان زیاترەکە بە پەرۆشن بۆ کوردایەتی و ڕزگاری کوردستان. ڕۆکو کۆمیتەی ڕێخستنی هەڵەبجەی شەهید لە یادی 44مین ساڵڕۆژی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستانە دوو چالاکیمان ئەنجامدا. چالاکی یەکەمیان ڕێزلێنان بوو لە گۆڕی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر مۆنومێنتی شەهیدانی هەڵەبجەی شەهید چەپکە گوڵی ڕێز و وەفامان دانا وەک ڕەمزێک بۆ شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرجەم شەهیدانی گەلی کوردستان. دووەم چالاکیشمان پێدانی خەڵاتی ڕێزلێنان بوو بە پێشمەرگە دێرینەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە 128 خەڵات بوو و خەڵاتیشمان دابەش کرد بەسەر پەروەردەکارانی سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەڵەبجەی شەهیددا کە 18 کەس بوون. بۆ یادی یەکێتی نیشتیمانی کوردستان کە حزبی شەهیدانە لە قەزای شارەزور مەراسیمێک لەلایەن هەردوو کۆمیتەی ڕێخستنی شارەزور و زەڕایان بەڕێوە چوو. تیایدا چەند وتارێک خوێندرانەوە. لە وتارەکاندا باسی مێژووی خەباتی سیاسی و چەکداری چەندین ساڵە یەکێتی کرا کە دەستکەوتی ئازادی و دیموکراسی و پێگەێنانی حکوومەت و پەرلەمانی کوردستان بووە. هەر لە چوارچێوەی مەراسیمی یادی یەکێتی لە شارەزور پێشەنگایەکی فۆتۆیی وێزگەکانی خەباتی سەرۆک مامجەلال کرایەوە. لەم یادە پڕشکۆیەدا پێمان خۆش بوو بە 44 وێنە تعبیر لە 44 ساڵی دامەزرانیەکەتی بە ناوی هەردوو کۆمیتەی ڕێخستنی شارەزور و زەڕایانەوە پێشەنگایەکی فۆتۆیی بۆ سەرۆک مامجەلال بکەینەوە لە مناڵیەوە تا سەرۆک کۆمار بە ناونیشانی ئەوە و ئەو پێشەنگا فۆتۆگرافیە دەلالت بوو لە خەبات و تێکۆشانی سەرۆک مامجەلال و ئەوانەی کە هاتوونێرە زۆر خۆشحاڵ بوون و پیرۆزبایی گەرمیان لە یەکێتی نیشتیمانی کوردستانە کردووە. ئەم یادە پرشکۆ و پیرۆز دەکەین لە کۆمەڵانی خەڵکی کوردستان لە یەکێتیەکان لە سنووری هەردوو کۆمیتەکەمان کۆمیتەی چواری شارەزور و کۆمیتەی زەڕایان. لە یادی 44 ساڵەی دامەزرانی یەکێتیدا مەڵبەندی حەمرینی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بارەگای مەڵبەند و کۆمیتەکان پێشوازیان کرد لە ئەندامان و میوانان و نوێنەری لایەنە سیاسیەکان کە درانی یەکێتی ئومێدیەوە دەخوازن کە لە 44مین ساڵیادی یەکێتیەکەیاندا کار بۆ بەدیهێنانی ئامانجی یەکێتی و دەستکەوتە نەتەوەیەتیەکان بکرێت. دیارێکێتی نیشتیمانی کوردستان لە هەلومەرجێکە دامەزراوە کە بێئومێدی باڵی کێشا بوو بەسەر هەرێمی کوردستانە و یەکێتی لەو کاتە هاتە بوون لەسەر دەستی سەرکردایەتیەکی بەتوانا و چالاک و دڕی بە شەوەزەنگی تاریکیدا و دوای 16 ساڵ خەبات و تێکۆشان ئەندازیاری ڕاپەڕینە مەزنەکەی ساڵی 1991 بوو و پاشان دامەزرانی حکوومەتی شەرعی کوردستان کە پێکهاتوو بوو لە حکوومەتی هەرێم و هەروەها پەرلەمانی کوردستان. کادران و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە قەزای ئاکرێ یادی 44 ساڵەی دامەزرانی حزبەکان بەرز ڕاگرت و پشتیوانی خۆیان بۆ پەیامەکەی قوبات تاڵەبانی سەبارەت بە بەستنی کۆنگرە دووپات کردەوە و داوایان کرد بە زووی کۆنگرە یەکێتی ببەستن تا هەموو کێشەکان تێپەڕێنن. یەکێتی نیشتیمانی کوردستان لە دروستبوونیەوە بە جیاوازی دروست بووە یەکێتی بە خەسڵەت و جیاوازیەکانیەوە جوانەوە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر بەراورد دەکەی لەگەڵ هەموو شۆڕەشەکانی تری کورد یەکێتی جیاوازەکەی ئەوە بوو خاک و وڵاتی هەرێمی کوردستانی ئازاد کرد حکوومەتی دروست کرد و شۆڕەشی نوێ توانی بگەشتە ئەو قۆناغی کە ئێستا لێوە یەکەم وەکو هەموو ئازادی خوازە وڵاتەکانی تر ڕابەرەکەمان بوو سەرۆک کۆماری عێراق ئەمانە هەموو دەستکەوتی شۆڕەشی نوێی گەلەکەمان کە جیاواز لەگەڵ شۆڕەشەکانی تر. یەکێتیان نیشتیمانی کوردستان به هزارها گنجید پرورده کری کو بین سرکرداتی و یەکێتیان نیشتیمانی کوردستان یەکێتیان نیشتیمانی کوردستان حزبک پر خبات حزبک پر شهید و قربانی پیوسته
خۆنی بکاتەوە پێویستی بە کنگرەوە هەی هەبوون یەکەتی نیشتیمانی کوردستان هەرێما کوردستان البەری نهۆ ئۆ نهۆش گرنگێکە مەزنە هەی بۆ پاراستنا دیموکراسیەتێ بۆ پاراستنا ئازادیە بۆ پاراستنا فرە هەزبیە و واقع شاهدە ئەلسەر vê sengê یەکەتی نیشتیمانی کوردستان ئەم داخواستەکەین لەسەر کردهاتی کە هەول بداتن بۆ باشترکردن و پێشبەچوونە یەکەتی کنگرە بێتە بەستن و چونکە کنگرە دەبێتە قۆناغەکە نییە شۆڕەشەکە مەدەنیانە ئەتناف هەرێما کوردستانەدا. لە یادی 44 ساڵەی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا ماڵبەندی 24 ڕاپەڕین لە کۆمیتەی ڕێخستنی ڕانیە پێشوازیان لە میوان و لایەنە سیاسەکانی سنوورەکە کرد کە بە مەبەستی پیرۆزباییکردن لە ساڵیادی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانیان کردبوون و هیوایان خواست یەکێتی هەمیشە بەتەنگ گەلی کوردەوە بێت وەک چۆن لە ڕابردوودا هەمیشە بۆ گەلی کورد بووە.